نقطەیەکی ترڵە معلومە لەسەر چی دەست بەسەری لە نەروێج. بەڵام تۆ ئێستا لەوێ بەداخەوە دەست بەسەری کە من پێم خۆشە ئازاد بیت ئەگەر چی معلومە لەسەر چی دەست بەسەری. وەڵا نازانمەوە جەنابەت بزانی شتێکی ئیزافی بڵێ بۆ ئەم بینەرە بە ڕێزانێ ڕوونکەیتەوە منیش مەمنونم. بەڵام من بۆچی دەست بەسرم لە نەروێج وەڵاهی بەس لەبەر ئیسلامەکەم. وەڵی نە تەهدیدی ئەمنیەتیانم کردووە، نە ماڵیانم خواردووە، نە تەعدام لە ناموسیان کردووە، نە هەڕەشە بووم بۆ سەر ئەوانەی کە لە وڵاتەشن وەکو جوولەکەیەکی سەفارەی ئیسرائیلی یا ئەمریکی هەر کەسێکی ترکە دژ بە ئیسلامە. چونکە لە ئیسلامە من کە هاتوومەتە ئەم وڵاتی دارالکوفرە ئەمانم وەرگرتووە. ئەمان شتێکی متەبادلە لە ئیسلام، هەر چوار مەزهەبەکەش لەسەری متتەفقن. ئەگەر لە دارالکوفرە ئەمانیان دایتێت تۆ پێویستە ئەمانەکە بپارێزی، خوێنیان، ماڵیان، ناموسیان، خۆیان و ئەوانەی کە پەیوەندی بەوانەوە هەیە. ئەوەکو عەقدێکی غەیر نووسرا وایە کە پێویستە موسڵمان پابند بێ. پێشم وتوونەتەوە ئەمانە لە هەموو دادگاکانی شەباسم کردو وتومە من وا هەست پێ ناکەم ئێوە هەڵتان وەشاند بێت و ئیقامەتان داومەتی و دوای لێمەسەرنەوە. بەڵام من کە شەڕم ببێ لەگەڵ یەکێکە پۆلیس عینەن تەدەخولەکە وەکو دوو کەسی نەرویجی ئەچمە دادگا وەکو دوو کەسی نەرویجی. قانونەکان قانونی گشت کەسێکیشە تایبەتیش نییە بۆ من. ئەڵێ معلومە لەسەر چی دەست بەسەری، بەخوا برا لە غەیری ئیسلامەکە دەست بەسەر نیم. لەبەر خاتری ئەو بوو کە دژی احتیلال قسەم کردوتم جائیزە خۆتانیان پیا بتەقێنەوە. ئەو وەختەی وامت 3 سەعاتی نەبر لەگەڵ تەلەڤیزیۆنێکی هۆڵەندی قسەم کرد 3 سەعاتی نەبر گیرە. دوای ئەو بۆی دەریژ نەچی. دوای ئەوە دادگا لەسەر دادگا لەسەر دادگا زۆر بێشەرم و حیا بوون نەروێژیەکان کە 62 جار دامیان بە دادگا. ئەوە 63هەم جار 4 ڕۆژی ترە کە حوتی پێنجەکە. و ئامادەشم عمریشم بۆ بە 63 ساڵ بالمناسبە 63 ساڵی تریش بۆیان بژیم هەرچ بۆ دادگایان و قسەی کەن بەرامبەرم قسە بە قسەی و بڕگەی قانونەوە تۆ وا دوو دیاوات کردواون نەکرد ڕاستگوانەش جوابیان نەدەمەوە. چەند درۆ دروستکەن درۆکان فەشەل دێن. درۆکە زەمانێکی ئەڕوا منی پێ و معاناتە چێژم مانگێ هەیە 5 مانگ هەیە 7 مانگە ڕۆمە زیندانە ڕۆمە مەحکەمە دێمەوە تەوقیفە 4 مانگ و دێمەوە دەرەوە. بەڵام دوای ئەوان ڕویان نایە تەقدیمیکەنەوە. ئێستا ئەمجارە 20,000 وەرەقەی درۆ لەسەر من لە ئیتالیا دروست بووە کە گوایە من لە سجنی نەرویجەوە بە سکایپ قسەم کردووە لەگەڵ خەڵکێک لەوێ باندێکم دروست کردووە بۆ ڕفاندنی دیبلۆماسی ئەوروپی. درۆژەکەن خۆ سژنەکار سکایپیشی لێ نییە. پەیوەندیشم لەگەڵ کەس نەکردووە لە ئیتالیا. بەڵام 20,000 وەرەقەی درۆ بە نەروێج و ئیتالیا تەرتیبیان کرد. هیچیش نییە بەخوا برا لە غەیری ئیسلامەکە نەگیراوە. خەڵەتم بەرامبەر هیچ کەسێکیش نەکردو. الحەمدولله سەریشم بەرزە و التیزامیشم بە دینی خۆمەوە هەیە لەو عەقدی ئەمانە لێشیان ناترسم. بەخواشم توانی تەقینەوە بکەم چۆن لە لەندەن کرا بەس ڕازی بوومە لە ناو جەرگەی ئۆسلۆژە کرا. بەڵام ئەم زەریبەیە کابرایە گەڕوا بۆ ئیش بۆ بیدە. سیاسیەکی فاشلی نەخوێنەوار بەرامبەرەوە سراعی حەزاری ئومەتەکەی ئێمە قەڵزەیەکی دروست کردووە لە سفرە وەڵا وایە و دەریەکەین و فڵان شتە ئەوانە. بەڵام زەریبەکە بێ ئەم بیدا سیاسیەن یا ئەو داماوەیە چێ بۆ ئیش بیدە. بۆیە قەت ڕۆژە لە ڕۆژان تەئیدی تەقینەوەکانی لەندەن یا هی ئیسپانیا مەدرید یا هی ئەوانم نەکردو. چکە خەڵکێکی مەدەنی زەریبەی سیاسیەکی فاشل بۆ بدە. ئەو خەڵکە مەدەنیە توشە بن جاری وای بڕە هەر بە سیاسەتەکەش نییە. بۆ ئێمە بڕامان بەو مەدەنی کوشتنە نییە لە پێناوی ئەوەی دەوڵەتێ تەئدیب بکەی یا حکوومەت یا حیزب یا ڕئیس حکوومەت یا مخابراتی وڵاتێک تەئدیب بکەی.